کۆتا سنووری قەزای پێنجوێن و هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان. ئێرە گوندی هاربڕە گونجاوی کەش و سروشتەکەی بووەتە هۆی بەرەمێنانی هەنگوینی سروشتی. لێرە چەند هەنگاوانی سەرقاڵی بەخێوکردنی هەنگون و ئێستا لەم کوێستانە وەرزی بڕینەوەی هەنگوینە. هاشم عەزیز ماوەی 26 ساڵە پیشەی هەنگاوانی و هەنگ بەخێو دەکات. ئەو بە دڵخۆشی و باس لە بەرهەمی ئەم ساڵی هەنگوین دەکات و بە سوپاسگوزاریەوە باس لەوە دەکات بەهۆی کەشوهەواوە ئەم ساڵ بەرهەمی هەنگوین لە ساڵانی ڕابردوو زیاترە. وەکو بیرکردنەوەی کە بیرم کردەوە کە جوانترین خۆشترین ئیش و پیشێکی جوانیشم کە ماندوو بیت بیرم لێ کردەوە لەنەوە شەشەوانێ بیرۆکەی من ئەوە بۆ کە ببمە هەنگاوانێکی باش و ئینتاجی هەنگوین بەرهەم بێنم یعنی لەنەوە شەش تا سەژەر بەرداوم کەشوهەوای ئەم ساڵ ماشەڵڵا لەبار بوو بۆ هەنگاوان ئینتاجێکی باش بوو ئەم ساڵە ینی نمونەیە ساڵێکی نمونەیە ئەم ساڵ کە وەکو ئەوەی کە ئینتاجمان نەبێت. هەنگاوانی شارەزاد دەتوانێت ساڵانە جارێک و ئەگەر گەرمیان و کوێستانیش بانگەکانی بکات ئەوە ساڵانە دوو جار هەنگوین لە هەنگەکانی ببڕێتەوە. هاوینانیش کاتی کۆکردنەوە و بڕینەوەی ئەم بەرامە نایابەیە. هەنگاوانێکی دیکە کە بە وتەی خۆی پیشەی هەنگاوانی لە باو باپیرانەوە بۆ ماوەتەوە دەڵێت لە توانەماندا هەیە بەرامەکەمان زیاتر بکەین و ڕەوانەی دەروی کوردستانیشی بکەین بەڵام حکوومەت لە بری ئاسانکاری و هاوکاریکردنمان ڕێگری لێ کردوین و خراپی بارودۆخی هاوڵاتیانیش هۆکار بۆ کەمی خواست لە سەرکردنی هەنگوین. ئێمە هەنگەکانمان هەموو ساڵێک لە وەرزی کۆکردنەوەی هەنگوین نادێنین ناوچە شاخاویەکان لەبەر ئەوەی هەنگوین ناوچە شاخاویەکان وەک ئاشکرایە کە باشتر لە هەنگوینی دەشتایەکان و هەنگوینانی کە نزیکن لە ئاوەدانی و لە زەرعات لە ناوچە شاخاویەکان گوڵ و جیا 100% سروشتیە و دوو لەرە ئاوەدانی و دوو لە هەموو شیرینی و شیرینەخانە ئەو شتانەوە بەنسبەت بەرەمێنانی هەنگوینەوە شتێکی زۆر ئاسانە ئەگەر هەنگوین هەبێت ئەو ساڵانەی کە هەنگوین زۆرە شیلە زۆرە دەتوانێت ڕێژێکی باش هەنگوین بەرهەم بێنین بەڵام کێشەی ئەمە ئەوەیە کە هەنگوینەکەمان ساغ نابێتەوە لەبەرەوەی هەنگوینەکەشمان ساغ نابێتەوە ڕێژێکی کەم هەنگ بەخێوەکەین بۆی بتوانین هەنگوینەکەی ساغ بکەینەوە. هەنگوینی هەرێمی کوردستان لە سەراسی گیان یەکێکە لە باشترین جۆرەکانی هەنگوین ئەویش بەهۆی بەرزی ڕێژەی پێکاتە خۆراکیەکانیەوە بەهۆی تایبەتمەندیە باشەکانی هەنگوینی کوردستان بە بەشداری خەڵکێکی زۆر فیستیڤاڵی هەنگوین بەڕێوە دەچێت. هەنگوینی کوردستانیش لە فیستیڤاڵ و پێشبڕکەی ناوچەی و جیهانیەکاندا هەمیشە لە ڕیزی پێشەوەی هەنگوینەکانی دیکەوە بووە. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی هاربڕە لە قەزای پێنجوێن.